ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباش ئەم کاتژمێرە لەگەڵمان بن تا تەواوی ئەو بەرگە و بابەتانە ببینن کە خۆم و هاوکارانم ئامادەمان کردووە تا بتوانین زۆرترین سوود و زانیاری و بابەتی سەرنجڕاکێش بۆ ئێوە بخەینە ڕوو. سەرەتا بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. ئەمڕۆ شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە پەرلەمان و دوای پەرەسەندنەکانی دانوستاندن لەگەڵ بەغدا تاوتوێ دەکەن. مونا قەهوەچی سکرتێری پەرلەمانی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیان کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بیانوێکی بۆ بەغدا نەهێشتووەتەوە بۆ ڕێکەوتن. جەختیشی کردەوە پەرلەمان و حکوومەت هەماهەنگێکی زۆریان هەیە و هەوڵ دەدرێت ڕێگەیەک بۆ چارەسەری دۆخی ئێستا دابنرێت. ئەسائیبی ئەهلی حەق ڕەتی دەکاتەوە هێرشی سەر باڵوێزخانی ئەمریکا لە بەغدا ئەنجام دابێت. قەیس خەزعەلی سەرۆکی گروپی چەکداری ئەسائیبی ئەهلی حەق ڕایگەیاند گروپەکەی ئەوان هیچ پەیوەندیەکی بەو چەکدارانەوە نییە کە دەبنە هۆکاری ناسەقەمگیری بەغدای پایتەخت و لە چەند ڕۆژی ڕابردووشدا باڵوێزخانە و چەند ناوچەیەکیان موشکباران کردووە. خەزعەلی داواشی لە حکوومەت کردووە ئەوانەی دەستیان لە دروستکردنی ئەو دۆخەنانەوەی پشێویەکان هەیە دەستگیریان بکات. وەزارەتی بەرگری رووسیا داوا لە تورکیا و هەسەدە دەکات شەڕ لە عین ئیسا ڕابگرن. لیوا ڤیاچێسلاڤ سیتنیک جێگیری بەڕێوەبەری ناوەندی حمێمێم سەر بە وەزارەتی بەرگری رووسیا لە سووریا ڕایگەن. ئامانجیان بەدیهێنانی ئارامی و سەقامگیریە لە عین ئیسا بۆ ئەو مەبەستەش هێزێکی تایبەت لە پۆلیس و سەرباز لەو شارۆچکەیە بڵاوە پێدەکەن. ئاماژەی بەوەش کرد ڕەوشی ئێستای عین ئیسا ئاڵۆز و نائارامە. بەرپرسانی باڵای رووسیا داوا لە تورکیا و هەسەدە کرد شەڕ لەو شارۆچکەیە بوەستێن. ئەمینداری حزبوڵای لوبنانی سعودیا بە کوشتنی قاسم سولەیمانی تۆمەتبار دەکات. حەسەن نەسروڵڵا ئەمینداری گشتی حزبوڵای لوبنانی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند هەریەک لە ئەمریکا و ئیسرائیل و سعودیا دەستیان لە کوشتنی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی ئێران هەیە. ئەمینداری گشتی حزبوڵای لوبنانی بێ ئەوەی ئاماژە بە هیچ لایەنێک بدات جەختی کردەوە کە هەوڵی تیرۆرکردنی دراوە. چەندین جار بۆ ئەم مەبەستەش ئاگادار کراوەتەوە. جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنا گەیشتە ئوردون. عزیز ئیبداد وەزیری تەندروستی ئوردون ڕایگەیاند 2 حاڵەتی توشبوون بە جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنایان تۆمار کردووە. ئەوانیش ئافرەتێک و پیاوێکن و ڕۆژی 9 ئەم مانگە لە بەریتانیا گەڕاونەتەوە ئوردون. وەزیری تەندروستی ئوردون ئاماژەی بەوەش کرد دوای پشکنین دەرکەوتووە ئەو 2 هاوژینە هەڵگری جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنان و ئێستا کەرەنتین کراون. سەرۆکی رووسیا بڕیاریدا ڤاکسینی دژە کۆرۆنا وەرگێت. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا بڕیاریدا بە زوانە ڤاکسینی دژە کۆرۆنای رووسی ناسراو بە سپۆتینی ڤی وەربگرێت کە لەلایەن شارەزا و زانایانی وڵاتەکەی دروست کراوە. چەند ڕۆژێکە ڤاکسینی کۆرۆنا بەسەر کارمەندانی کەرتی تەندروستی و کەسانی بەتەمەن لە رووسیا دابەش دەکرێت و تا ئێستاش هەزاران کەس ئەو ڤاکسینیان وەرگرتووە. کورتە کۆتایی هات ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام بەردەوام دەبێت. وەزیری کشتوکاڵ جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە بانگێش دەکات و لە کێشەکانی دەکۆڵێتەوە. بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان پشتیوانی خۆی بۆ ماندووبوون و پرۆژەکانی ئازاد محەممەد جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە دەربڕی و ڕایگەیاند بە دوواداچوون بۆ کێشە و کەمکوڕەکانی یەکەن. هەروەها وەک پێزانین بۆ کارەکانی و هاندانێک دوای سەری ساڵی نوێ جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە بۆ وەزارەت بانگێش دەکەن. گوتیشی ئامانج لە بانگێشکردنی بۆ ئەوەیە کە لە نزیکەوە ئاگدار بن لە کێشە و کەموکوڕیەکانی و وەرگرتنی بیرۆکە و پرۆژەی نوێ بۆ گرنگیدان بە بەرهەمی کشتتوکاڵی خۆماڵی. ئازاد محەممەد جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە لە گرتەیەکی ڤیددیۆییدا ڕایگەیاند هەموو ئەو خزمەتەی
کردوێتی لی پەشیمانە و لەمە دووە ڕێگە یاخود هیچ شتێکی ڕناگەێنێت هەموو شتێکیشی ڕدەگرێت ڕاشیگەیان خزمەتەکانی لە پێناو خوا و خەڵک و خزمەتی کۆمەلگادا بووە بەڵام قەدریان نەزانیوە جوتیارە نمونەیەکە دەژڵێت ڕۆژێک هەوڵی مردنم بڵاو دەکەنەوە ڕۆژێک بە حزبی دەمناسێنن بۆیە کارەکانم ڕدەگرم. هەرێمی کوردستان خاک ئاو هەوا و خەڵکەکەی وە سروشت و هەتا سروشتی گەرمیان و کوێستانی جوانی تایبەتیان هەیە تایبەتێکی زۆر سەرنجڕاکێشیان هەیە لە هەر گۆشەیەکەوە لی بڕوانیت لی بێتاقەت نابێت بەڵکو هێز و زەو پێدات سروشتی خۆرزکانی جوانی کوردستان لە هۆنراوە و هۆزانوان لە هەکبەی هونەرمەندان ڕەنگی داوەتەوە یەکێک لەو نمونانەش شعری ئەحمەد موفتیزادەیە کە ئاڵێت کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕدەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەناسەی سەردی من نیشتیمان ئەی شاخ و باخانت ئومێدی دڵ هەموو کوردستان دەشت و بیابانت بەهەشتی ئارەزوو نیشتیمان شەرتە کە تۆزێ ڕێت بەم دنیا نادەم شەرتە تاماوم لە شەرتی گیانفیداییت لا نادەم. باسی جوانی کوردستانمان کرد باسی سروشتی کوردستانمان کرد چ دڵگیرە چ ڕەنگینە لەگەڵەوەشدا لە بیری ناکەین چەندین کەس هەن لە خۆشەویستیان بۆ جوانی و سروشتی کوردستان هەمیشە کار و چالاکیەکانیان ئەبەستنەوە بە ئەوە یاخود دەیانەوێت لە ڕێگەی کار و چالاکیەکانیانەوە گروپ کە دروستیان کردووە کوردستان بە جیهان بناسێنن بۆیە گروپێک لە گەنجانی کچووکۆر کورتە ڤیددیۆی سروشتی کوردستان تۆمارەکەن و بڵاویەکەنەوە وەک هەنگاوێک بۆ زیاتر ناساندنی سروشتی هەرێمی کوردستان ئێمەش میوانداری یەکێک لەو یاخود دوو لەو گەنجە جوانانەمان کردو کە لە ئەستۆدیۆ لەگەڵمانن کە وەک چالاکوان کار دەکەن محەممەد ڕشاد و ئەمینە ئايات شێرکۆ کە لێرە لەگەڵمان بەخێر هاتن بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن هیوادارم زۆر سپاس لە کامتانەوە دەست پێ بکەم زانام کامتان زووتر هەستاون و زۆر پڕوەزن هەڵاردوک بە ناوان کات هەستای نەخە بتوان لەگەم دەست ڕۆژێکی باشەوە نیە زوو هەستاون بەێڵە عادەتەن بە خۆمان سعات 4 و سعات ئەوانە سعات 5 هەڵدەستین کاتێک دەچینە سەر شاخەوەوانە بەس ئەوڕۆ جیاواز ڕاهاتون لەگەڵەوە بەس لە شار یەکەم جارە شتێکی وا بووە زۆر باشە کەواتە باپاسێکی گروپەکەتمان بۆ بکەی بەوە دەست پێ بکەین بزانین گروپەکە چۆنە و چەند کەس پێک هاتۆ و کارتان چییە؟ گروپی NFVTM کە بە درێژکراوەی نۆ فرێنز بەدەماون تەنیانی هیچ دۆستێکمان نییە جگە لە چیاکان پێش 6 ساڵ پێشستا 5-6 ساڵ پێشستا لەلایەن کۆمەڵێک هاوڕێ دامەزرا ئەو کاتەی هەممان لەسەر چیا یەکترمان ناسی و کاتێک کە دەچوونە سروشتی کوردستان و شوێنی نوێمان دەدۆزیەوە فکرمان کردو گوتمان دەتوانین ئەمە شتێک بکەین کە هەم کوردستان سروشتی کوردستان بە دەروێ وڵات بناسێنین هەمی شتێک بکەین کە بتوانین خەڵک و ژینگە باشتر بپارێزین چونکە ئەمە کە دەڕۆیشتین شوێنی زۆر خۆشمان دەدیت بۆ دو-سێ جار کە دەڕۆیشتنەوە تەماشامان دەکرد پیس بوویتەوە بە فکرێکمان کردەوە کە مەسەن بتوانین شتێک بکەین هەم خزمەت بە سروشتی خۆمان بکەین و هەمیش وا بکەین کە وڵاتەکەمان و کللتورەکەی خۆمان بە دەروێ وڵات بناسێنین ئەو گروپەی ما کۆمەڵە کەسانێن تقریباً 12 کەسین لە نەتەوەی جیاواز و تەمەنی جیاواز و ڕەگەزی جیاواز و ئاستی خوێنی جیاوازیش تێماندا هەیە مەسیحیە تێماندا هەیە کووردە عەرەبە سووریمان لەگەڵە لبنانیمان لەگەڵی ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا گروپێکمان دروست کردووە پێکەوە هەموو پێنجشەمان و جومعان دەچینە سەر شاخ ئەوە بی کەمپینگ دەکەین یان شەو دەمێنینەوە لەوێ یان دار دەچینین یانیش ئەو شوێنە خاوێن دەکەینەوە
و هەر شتێک بمانتوانی باکە بە بڵێن بە شێوەیەکی فێرکاری محاولی ئەوەشمان کردووە. ماوەی چەند ساڵ ئەم گروپەتان ڕێکخست و کۆبوونەوە یا خۆت چۆن بڕیارتانە هەر ئەوەندە بن گروپەکەتان؟ ئێستا هەر یەکمان با بڵێن کە دەستمان بە شاخ کرد و چوونە سەر شاخمان کرد هەر یەکە بە کاتێکی جیاواز دەستیان پێ کردووە بەڵام یەکترمان لە شاخ ناسی لە پێش 5 ساڵ پێش ئێستا وەکو NGO-یەک دەستمان پێ کرد وەکو منەظەمەیەک وتمان با دەستی پێ بکەین تقریبا 5 ساڵە و لە فەیسبووکیش 3 ساڵە تقریبا زۆر ئەکتیڤین و وێنەکان و چالاکیەکانمان بڵاو دەکەینەوە. مینە خان ماوەی ئەو 5 ساڵە کە ئەو وێنە و چالاکیانەتان بڵاو کردوتەوە نزیکی چەند وێنەیە چەند گرتتان بڵاو کردوتەوە چۆن بیرۆکی ئەوەتان بۆ هات کە ئێوە کەس بێبەش نەکەن لەو گەشتەی خۆتان یاخود لەو سروشتە جوانە؟ ئێمە هەوڵمانداوە بەڕاستی ئامانجی سەرەکیشمان ئەوەیە کە سروشتی جوانی کوردستان پیشان بدەین و پاک و خاوێنی کوردستان بپارێزین و پیشانی خەڵک بدەین کە سروشتێکی جوانمان هەیە و پێویستە سروشتەکە بپارێزن. و چەند ساڵێکە بەڕاستی ڤیددیۆ و ڕسمی زۆر یەکجار زۆر دەگرین بەڵام هەڵدەبژێرین کە کامیان سەرنجڕاکێشتن و پێویستن ئەوان بڵاو دەکەینەوە و زۆر کات خەڵکی پرسیاریان کردووە پرسیاری لۆکیشنەکانیان کردووە و پێمان داون کە ئەوانش بتوان سەردانی بکەن بەڵام بەداخەوە کە زۆربەی خەڵکەکە سروشتەکەی نەپارێزرا و پیسیان کردووە ئەوەش بەڕاستی جێگای داخە و زۆر پێمان ناخۆشە. بەگشتی ئامانجتان چییە لەوەی کە ئێوە خۆتان گەشتێکەکەن سروشتە پارێزن لەگەڵەوەشدا گرتە ڤیددیۆکەی بڵاوەکەنەوە؟ وەکو هەر شتێکی تر ئەمەش وایە دەبێت لە هەم لە ڕۆحیان بۆی ئامادەبی یعنی حەزت لێبێ و هەم جەستەیەم بۆی ئامادەوی و ئێمە سروش دۆست و وڵات دۆستین بۆیە حەزەکەین سروشتی خۆمان پیشانی خەڵکەکە بدەین و نەک خەڵکی خۆمانش بەتەنیا خەڵکی دەرەوەش حەزەکەین چونکە دەوروبەرمان ئارام نییە یعنی هەر لە کاتێکا لانێ شەڕ بکرێیان نائارامی دروست بکرێت بۆیە دەمانێت پیشانی خەڵکی دەرەوە بدەین کە ئێمە لێرە سروشتێکی خۆشمان هەیە و سروشتێکی ئارامیشمان هەیە لە پاڵ ئەوەی کە شەڕ و ناخۆشیش هەیە. چەند ناوچە چوون ینی بەگشتی هەموو ناوچەکان کە ڕۆشتون هەوڵتانداوە گرتە ڤیددیۆی لەسەر بڵاو بکەنەوە یاخود بە پێی پێویست و ناوچەکە بووە؟ بە پێی پێویست هەوڵمانداوە ناوچەکە دیاری بکەین و شتەکان لەسەری بڵاو بکەینەوە بەڵام تقریبەن هەموو ناوچەکان ڕۆیشتوین. هەموو ناوچەکانی کوردستان هەرێمی کوردستان تقریبا جێ نەماوە مەگەر لە ئەو جانێک کە سەر حدوودە یا مەسەلەن با بڵێن مەترسی هەبێت ئێستا ینی لە کاتیەوان کە دووبارەکەنەوەی تر تاکید یانی هەموو پێنجشەم و جومعە بڕۆین ئەگەر نەڕۆیشتن وە بڵێ شتێک بووە کە ژیانەکە نەگۆڕاوە چکە پێنجشەم و جومعان ڕیسێ دەبینەوە مەساڵ دەبیتەوە دێنەوە سەر ژیان دیسان. باشە ئەو شوێنانە بەگشتی هەمووی خۆشە ینی وەکو وتمان لە هەر شوێنەکە سەیری کوردستانکەی خۆشە بەڵام زیاتر چ ناوچەیەک زۆر خۆش بوو؟ لە بۆ من منتیقی ئامەدی زۆر خۆشە چایگارە هەموو بناری چایگارە زۆر خۆشە یعنی هەموو تافگەیە و هەموو کانی ئاوە و دارە و کەم ئینسان گەیشتی تەوێندە چونکە ڕێگای کەم بووە زۆر خۆشە و منتیقی هەورەمانی زۆر تایبەتە لای من ئەو دوو شوێنە زۆر تایبەتە. زیاتر لە چ وەرزێکە زۆر بەلات و سەرنجڕاکێش بوو مینە لە زستانوەکو لە ڤیددیۆکەش دیارە ڕاستە لە ڤیددیۆکان دیارە کە هەم سەرکێشی زۆریەوێ هەم چێژیش لەو سەرکێشیە زۆرەوەرەگیرێت. لە زستانەم زۆر حەزم لە شاخەوانیە بەڵام کە دەڵێن شاخەوانیش مەبەزمان شاخەوانێکی پرۆفیشناڵ نییە چکە پێما بە هەمومان شاخەوانێکی پرۆفیشناڵ نین بەڵام بەپێی پێویست هەوڵماندا وەک شاخەوانێک دەربکەین و وەک شاخەوانێک مامەڵە بکەین. باشە و ڤیددیۆیانەی کە بڵاویەکەنەوە و پیشانی بینەرەکانتانیان زیاتر بە زمانی کوردیە خۆت هەر بە زمانی کوردی تێکستەکانیان نووسن؟ بە زمانی کوردیە و بە زمانی ئینگلیزیشە کە محەممەد باباسی بکە کە بۆچی زمانی ئینگلیزی زیاتر بەکار ئەمە زیاتر ئینگلیزی زمان ئینگلیزی بەکاردێنین چونکە یەک خەڵک بە باشی کوردستان ناناسیتن خەڵک باسی عێراق دەکات کە دەڵێ کوردستانی عێراق خەڵک وا تێدەگاتن کە شەڕ هەیە و هێشتا باڵەن تیرۆریست و شتیوا هەیە کە وا دەزانین سەحرایە زۆر خەڵکەیە کە دەڵێ کوردستان دەڵێ حشتری لێە حەسەحرای لێە یعنی ئەو فکرەیە هەیە ئەمەش ویستمان ئەو فکرەیە بگۆڕین و زۆر کەسیش هەیە با بڵێن خەڵکی کوردستانە باو باپیری لە کوردستان ژیاوە ئێستا لە ئەوروپا کۆچیان کردو بۆ ئەوروپا نازانن کوردستان چۆنە کوردستان چییە ئەمە هەدەفمان هەردوو ئەوەیە هەم کوردستان و سروشتی کوردستان و لە هەمان کاتیشدا کللتوری کوردستان بە ئەوروپا و بە دەوروبەر بگەین با بڵێن بە غیرە کورد بگەینین و هەمان کاتیشدا جوانی کوردستان بۆ ئەو کەسانە بگەینین کە لە دەرەوەی کوردستان دەژین بە ئەسڵ کوردن بەڵام کوردستانە نەدیتەوە نامات بەوەی بگەڕێنەوە کوردستان ببینن نانی ناوچەی باو باپیرانی خۆیان ببینن
زیاتر لە بەوەی بە ئینگلیزی دەنووسین هەتا ئەوە بۆ ئامانجەکەم. ئامانجەکەتان دیارە گروپەکەتان دیارە چ کارێکی کردووە و هەوڵتان داوە چی بکەن. ئێستا با بزانین چیتان کردووە یاخود کێنەوانەی کە بینیویانە بۆ نمونە لە ڕێگەی سوشیال میدیاوە کە ئێوە ئەم کارانەتان بڵاو کردوتەوە چەند فانتان هەیە لە دەرەوە کە پەیوەندیان پێوە کردوون یاخود گفتوگویان کردووە لەسەر ئەو ناوچانە و لەسەر شاخەوانی باسییان کردووە هەوڵیان داوە بێن لەگەڵ ئێوە ناوچەکە ببینن. تا ئێستا چالاکیمان زۆر بووە تقریبا 250 دارمان بەز لە ناو شار چاندووە و لەسەر شاخیش دارمان چاندووە و لە هەمان کاتیشدا هەڵمەتی تراشتاگمان کردووە نازە معلوماتان هەیە تراشتاک دەڕۆیشتین بۆ سەر شاخ هەر یەکەوە بڵێن خۆشی خۆمان دەکرد و شەو دەماینەوە خواردنیشتی خۆمان تەواو دەکرد لە جاتەوەی بچین کەمەلە بکەین یانیش بەسەر شاخ بکەوین ئەو شوێنەمان خاوێن دەکردەوە و جگە لەوەش هەڵمەتی بەڕووچاندنیشمان هەبووە کاتێک کە گەشت دەکەین بە شاخی کوردستان شاخەکانی کوردستان زیاتر داربەڕووی لێیە دارەکانمان کۆ دەکردەوە ناو جانتای خۆمان دەکرد دەگەڕاینەوە ماڵەوە با بڵێن بەناو بەخێومان دەکرد و دەمان کرد بە شەتڵ و دەمانبێت لە شاخ دەمان چاند یانیش هەر لەسەر ڕێگا با بڵێن بەڕوو بەربوویتەوە کۆمان دەکردەوە دارەکانمان دەچاند لە هەمان کاتیشدا لە پلانماندا هەبوو کە ئەکتیڤیتەکانی خۆمان چالاکیەکانمان زیاتر بکەین بەڵام لەبەر کۆرۆنا نەمانتوانی یەک لەوانە نەوەی نوێ با بڵێن مناڵەکانمان زۆر گرنگە کە با بڵێن تێگەیشتنی ئیکۆسیستەمیان هەبێ و تێگەیشتنی ژینگە پارێزیان هەبێتن چونکە ژینگە سیستەمێکە کە هەموو پێکەوە نووسراوە ئەگەر یەکێک نەتوانێتن لەو پێکەوە نووزانە تێبگاتن ناتوانێت ینی ئامانجێکی بۆ لە مێشکی دروست نابێت کە بتوانێت ژینگە بپارێزێتن لەبەرەوە لە پلانماندا هەبوو سینەما ببین بۆ مەکتەب و بۆ ڕەوزە و ئەو شوێنانە و کورتە ڤیددیۆ پیشان بدەین وەکو کارتۆن وەکو ئەنیمیشن تا مناڵەکان ببینن و تێگەیشتنی ژینگە پارێزیان بۆ هەبێتن. ئەو پلانەتان کەی جێبەجێەکەن ئەگەر شتێکی وا وەڵاگە کۆرۆنا نەمینێ و ئەگەر خۆشتر بوو بەڵێ چکە هەموو شتێکمان حازرە کورتە ڤیددیۆکەمان حازرە و تەرجمەمان کردووە هەموو شتێکی حازرە. زۆر باشە. میناخان ئێستا پێت وایە ئامانجەکەتان پێکاوە؟ تقریبا بەڵام جارێک زۆری ماوە چونکە خەڵکەکە ئێمە گوتمان ئامانجی سەرەکیمانەوەی کە خەڵک سروشتەکە بپارێزێت و پاکخاوێنی وڵاتە چونکە ئەوەی وڵاتی خۆی پاکخاوێنیەکەی نەپارێزە و وڵاتی خۆی خۆش ناوێ ئیدی بەڵام ئەبینم بەڕاستی تا ڕادەیەکی باش خەڵکەکەش لێرا هاتەوە ئەزانە ینی کە دەچین دەبینین کە زبڵەکەی خۆیان خڕ دەکەنەوە زۆر بەیان هەن کە لەگەڵ خۆیان ناگەڕێنەوە تا زیارەکان و سەرجادەکان بەڵام هەر هیچ نەبێ فێربوونەکە لە شوێنەکە خڕی بکەنەوە کە کەسێکی تر بێ هەڵی بگرێت هەموو زۆر جاریش ئەو شتەمان کردووە. ڕاستە سەردەمی کۆرۆنا تا چەند ئێوەی دابڕان لە سروشت لەو کەشتوکەوە بەڕاستی ئەوش هۆکار بوو کە ئێمە دابڕێین بەڵام هەر هەوڵماندا کە بەپێی پێویست گەشتمان کردووە بەڵام لە چاو ساڵەکانی تر بێگومان کەمتر بوو ڕێگیری زۆرتر بوو بەڵام ئێوە خۆتان بەردەوام دیمەنە جوانەکان بڵاوەکەنەوە بەڵام ئەگەر کەسێک بۆ نمونە دیمەنێکی جوانی سەرنجڕاکێشی هەبێت بێوێت ئێوە بە هەمان بێگومان بڵاوی دەکەینەوە لەسەر ناوی کەسەکە بڵاوی دەکەینەوە. کاک محەممەد کاتێ ئەچنە شوێنێکەوە سەختە ئەم تیمەی ئێوە چۆن هاوکاری یەک ئەکەن تەواوی پێداویستەکانتان پێە یاخود ئەتانوێت ئەو تیمە تەنها ئەوە نەبمێنێتەوە کە هاوکار و هەماهەنگی یەکەن یاخود گەورەتریەکان. ڕاستەکەی وەکو گوتمانیان ئێمە شاخەوانین بەڵام ناتوانین بڵێن پرۆفیشناڵ کە وەکو شاخەوانەکانی دیکە ئەمە لە وەرزی باش دەتوانین بچین سەفەر بکەین و مەسەن لەو کاتی زۆر سەخت سەفەرمان کردووە بەڵام ئەوەی زۆر ئەوە ناکەین تەرجیح ناکەین مەسەن گروپ کە بە گروپ گەشت دەکەین ڕابەر هەیە و پاشڕەو هەیە هەموو بەیەکەوە دەڕۆین مەسەن چۆنیەتی ڕۆیشتن و چۆنیەتی مانەوە و ڕاوەستان و ئەو شتانە هەر لە شێوازی شاخەوانی دەمان هەیتمان چونکە ئەمەش بە خۆمان کۆرسی شاخەوانیمان کردووە لە کوردستان هەر لەسەر ئەو سیستەمی شاخەوانی دەڕۆین. بووە تووشی مەترسێکی قورس ببنەوە و یەکسەر لەگەڵەوەشدا یاخود بڵێن ڕێکۆرتان کردبێت تۆمارتان کردبێت بۆی دواتر پیشانی بنەوە یاخود ڕێنمایی بە کەسانی دیکە بدەن؟ کەم بووە چونکە ڕاستیەکەی کەم تووشی کارەسات توشتوە بینە بەس خۆم یەکجار توش بووم ئەویش پێم خزی و دەستم بڕا لەسەر شاخ ئەویش ڤیددیۆم نەکرا پێم نەکراوی کەم بەڵام کە پاشەوەی کە گەڕامەوە ماڵەوە و پاش خستەخانەوانە وتم ئاگادان لێ هەبی جارێکیشان عادەتەن کە لە شاخ وشتووە حەشەرات وشتووە زۆرە شومەگەز وشتووە گەلێک زۆرە من کردمە عینادی گوتم ناو خەیمە و چادر و ناخۆم لە دەرەوە دەخەوم
هەستامەوە مێشمەگەز بە هەموو شوێنمەدا بوو دەتگو فیلەریان بۆ کردم دەبوو چاوم هەموو مێشو لە تاوا خواردەوە لێ ئەوەندەی لە هاتووە بڕیارەیە جارێکی تر لە دەرەوە نەخەوە ئەرێ اینجا پۆستمان کرد گوتمە کاکە بێ چادرمە قەون بۆ خاتری خوا هەموو ئەمانە بێتە ئەزمونێک وانە لە فۆتۆکان کە نردووتان یاخود کە بینیمان یەکێک لەو فۆتوانی تیانە بوو یاخود بڵین لەو دیمەنەی تیانە بووکە ئەو بەردەی لە نێوان دوو چیا بەرزەکەدایە ئەوە کوێ باسێکی ئەو فۆتۆم بۆ بکەن کە فسوڵەتی ئەوم هەموو بزانم کوێ چۆن کردوتانە چیرۆکی ئەو فۆتۆیە چییە کامتانن ئەوە برادرێکمانە لە سلێمانی ناوی زینۆخانە ئەو شوێنە دەربەندی خانە لە دەربەندی خانە بەڵێ چای دەربەندی خانە حەسەب معلوماتی خەڵکی گوندەکە کە بۆیان باس کردوون پێشتر ئەو شوێنەوە هەن نەبووە پاش ئەوەی کە لە دەربەندی خان بوومە لەرزە دروست بوو شتێنێکی ئەوها دروست بووە بە قسەی خۆیان چونکە تا ئێستا ئەو شوێنە نەبووە ئەو شوێنە هەر وەکو ئەوەی نەرویزە شاخەکەی نەرویزە هیچ جیاوازی نییە ئەوەی کە فیلمێک هەیە پێم وابێ دوو دڵ بووم لەوەی ئەموو تۆ بڵێ ئەو فیلمە نەبێ کە کوڕەکەکەوێتە بینی ئەو بەردەوە دواتر ئەمەش هەر باسی شاخەوانیە کات خۆتان ئەو دیمەنە هەم بینی ینی دوو دڵ نەبوون لەوەی ئەوە شوێنێکی دروست کراو بێ یاخود هەر سروش خۆی ئەو دیمەنە جوانی دروست کردووە ڕاستەکەی ئمە زۆر شوێنی نوێ دەبین و لە کوردستان ینی هەر کاتێک بۆ شوێنێکی نوێ دەڕۆین تووشی شۆک دەبین دەڵێن ئەم بەس لە فیلم دیتیتمە ینی باوەڕ ناکەم کە ئەو شتەیە زیاترین هۆکاری گەورەی ئەوەی کە وای کردو ئەو پێجەدا بنێنەر ئەوە بووە کە مەسەنە باوەڕمان نەکردووە کە جوانیەکی وا لە کوردستان هەیە زۆر حەزمان لێ بۆ کە خەڵک باوەڕ بکە کە جوانێکی وا کوردستان هەیە ئەو شوێنە ینی باوەڕم نەدەکرد خەیاڵ وەکو خەیاڵ بووە تەنها و خانمە چووە سەر ئەو هەمووتان ئەزمموی ئەوەتان کرد بەڵێ با بڵێن گروپی سلێمانی زۆربیان ڕۆیشت و شوێنەکە زۆر سەختە لە بەرەوەی هەم کەس ناتوانێ بڕوە و بە حەبل دەبێ خوارێ و زۆر ئاگاداربی بەڵام ئیوەیە بچی ینی ئەمە هەمزار دەڵێ لێ ببینی لەو سەرکەشیە زۆر کەسیش ناوەمان لۆ دەنێری دەڵێ ینی ئەمە باوەڕ ناکەین ئەوە کوردستانە خۆم کەسێک هەبوو لە ئەوروپا نامەی نارگوتی من کوردم بەڵام لە ئەوروپا دەژیم و پێم سەیرە ئەو کوردستان ئاوایەگەر بزانم کوردستان ئاوا خۆشە دەگەڕێمەوە ینی زۆر کەسیش وەکو ئێمە خۆمان پێی سەیرەکە سروشتێکی ئاوە جوانمان هەیە کاتە کاردانەوەیکی باشی هەبووە ئەو گرتە تۆمارکراوانەی ئێوە کە بڵاوتان کردوتۆ کەسی بیانی هەبووە کە بەهۆی گرتەکانی ئێوە بێتە کوردستان و سەردام بکات بەڵێ هەبووە خۆم بە خۆم ڕابەری گروپ دەکەم زۆر کەس هەبووە با بڵێن لە پیجەکە پەیوەندیان پێوە کردوین ویستیانە لە کوردستان بگەڕێن ئەمن ڕابەریم کردوونە بەسەران حەسەب ئەو شوێنێکە پێیان خۆش بووە لە ڕسمەکان بینی یانەوە توانە بمان بە ئەو شوێنە بردومە ینی لەوانەیە 50 کەسم تا ئێستا بردووە بۆ شاخ و ئەو شوێنە و بەتایبەتی خەڵکی ڕۆژهەڵات و باکوور زۆر هاتنم پێش هەفتەیەک برادێکی باکووریمان هات و باوەڕ نەدەکرد کە کوردستانەوە هەیە بردمانە ئەو شوێنانە ینی سوۆسیال میدیا زۆر کاریگەری هەیە زۆر کاریگەریە لە سێشەکانتان بێگومان زۆریش ئەرێنە کاریگەری هەیە کاک محەممەد هیچ هەماهەنگێکتان دروست کردووە لەگەڵەوەی ئێوە لە ماوەی ئەم 5 ساڵەدا هەوڵتان داوە بیرۆکەی باش وەرگرن و گروپەکەتان گەورەکەن بیناسێنن بیرتان لەوە نەکردوەوە هەماهەنگێ بکەن لەگەڵ وەزارەتی گەشت و گوزار یاخود کەرتە گەشتیاریەکان کە ئێوە وەکو ڕێبەریە کار بکەن یاخود بە هەچ پرۆژەیەک بێت ڕاستی ئەمە خۆبەخشین ینی هەر حەزشمان لێ بۆ بە خۆبەخشی کارەکان بکەین بەڵام لە پلانماندا هەیە کە کارەکە گەورە بکەین و بەڕاستی داوا لە حکوومەتیش دەکەین کە یارمەتیمامدا لەو شتە چونکە ئەگەر حکوومەت یارمەتیمانەدا ناتوانین ئەمە یەک لەو شتانە کە با بڵێن ئەمە دەچین یەک ڕۆژ کامل بۆ ئەو خاوێنکردنی ئەو شوێنە بەڕێوە دەبین بۆ دوو سبەی دەینەوە دیسان وەکو خۆیەتی کەشتیارێک دێ پیسی دەکە بەڕایمە یعنی خەڵکی گوند وەکو حرەسی ئەو منتیقەیە حرەسی ئەو شوێنە گەشتیاریان یعنی ئەمە حەز دەکەین وەکو ئەوروپا وەکو وڵاتانی دیکە خەڵکی گوند یان یەکێک لە خەڵکی گوند بکە بە حرەسێک لەو شوێنانە کە بتوانیتن پارێزگاری ئەو شوێنە بکە ینی وەکو مەعاش ئیش بکاتن و سەلاحیەتی هەبیتن هەر کەسێک شوێنی خۆی پیس بکاتن بتوانی غەرامەی بکاتن بتوانی سیزای بداتن ینی ئەو شتانە زۆر گرینگە بەڕاستی ستام لە تورکیا لە شوێنێک کامپینگمان کرد شەو ماینەوە چێکیان کرد کە علاگەکانمان پێ یان نەکە زبمان هیناوە یان نا تەماشای کردن گوتی تو ئێوە سێ کەسن بۆ دوو علاگەتان پێەیە بڕۆ علاگەیەکی تش کۆ بکەن ئینجاوەرن ینی ئەوە سیستەمەکی زۆر پێمان جوان بوو وەلە بۆ خۆمان دوو علاگەمان پێ بوو بەس سێ علاگەمان پێ کۆکردنەوە یعنی ئەو شتێکی زۆر جوانە بەڕایمە زۆر گرنگە ئەو شتە هەبێتن ڕاستە ئەزانین کە سروشتی کوردستان زۆر لەبارە ئەو بەڵام ئەوەندەی زانی ومانە چەندین ساڵە تەنها بۆ وەرزە گەرمەکان یاخود بەهار و هاوین شوێنی گەشتیاری هەیە
هیچ بیرۆکەیەکتان هەیە بۆی کە لە وەرزی زستانیشدا یاخود شوێنێک هەبێت بۆ گەشتیاری ومانەوە و کەمپین بە تایبەت لە وەرزی سەرمادا میناخان تووتە کە زۆر حەزم لە گەشتە لە کاتی زستانە چۆن ئەیبینیت ینی پێ وایە ئەو شوێنانە گونجاوە بێت بۆ شوێنێکی گەشتیاری؟ بەڵێ گونجاوە شوێنی گونجاومان هەیە و زۆر جاریش ماینەوە کامپینگیشمان کردووە سەخترە لە وەرزەکانی تر بەڕاستی چونکە پێداویستیشی زیاترە ینی پێویستی بە پێداویستی زیاتر هەیە ئیشاخەوانی بەڵام هەوڵمانداوە و شەوانیش ماینەوە هیچ مشکلەمان نەبووە و بۆ کامپینگیش زۆر زۆر خۆش بووە و خەڵکانی تریش هەبووینە وەکو ئێمە ینی بەردەوام پێما بێت زۆربەی خەڵکەکان زۆربەی شاخەوانەکان حەزیان لە زستانە ئەس دەکەم سەرکێژی زیاتری هەیە و بەڵێ شوێنی زۆرمان هەیە. باشەومە ترسیانە چین بەگشتی کە لە وەرزەدا تووشیەوە بێتەوە؟ ئەگەر بەفرەکە تازە بەفرباری بێ ینی شەختە بێ یان نتوانی ینی ئەگەر پێداویستیت پێ نەبێ شتی پێویستت پێ نەبێ بەڕاستی زەحمەتە یان ئەوەیە لەسەر شاخەکە بەربیەوە بەهۆی بەفرەکەیەوە ئیدی شتێکی پێویستی پێدەوێت کە مەسەلەن سەخترە لە وەرزەکانی تر. چ چاڵنجێکی زۆر سەختتان کردووە لە ماوەی ئەو 5 ساڵەدا وەکو گروپەکەتان و دواتر بڵاوتان کردوێتەوە؟ بەبێ فکری لێ بکەمەوە. چای کارۆخ کە چوینە چای کارۆخ عادەتەن کە مەسەلەن دەچینە شوێنێک یەکەم جار بە خەڵکی گورد بە خەڵکی گوند قسە دەکەین ئینجا دەڕۆین بۆ شوێنەکە مەسەلەن دەڵێن ئەلغامی لێیە ئاژەڵی لێ شوێنەکە چۆنە چۆنیە یەکێک هەبوو لە گوندی دەرگەلە لەکەڵمان داهات لە ئاخی دەقە نازم تووشی مشکلەیەک بوو نەهات بەتەنیا ماینەوە مەجبور بووین بە خۆمان بەسەر شاخەکە بکەوین شاخەکە زۆر خەتەر بوو ینی تا ئێستا شاخی وە خەتەرم نەبینی ینی بە هەڵگورد و بە سەکران کەوتوم شتێکی وا خەتەرم نەدیوە گەیشتینە شوێنێک تقریبن ئەوەندە مەسافەکی هەبوو دەستمان گرتبوو بە پێیان دەڕۆیشتین یعنی ئەگە بەر بوو باین تا خوارێ هیچ ئەوە نەبوو هیچ وەستانی باشە ئەو بووە یاخود بڵێن چ وێنەیەک چ گرتەیە کە بڵاوتان کردوەوە زۆرترین دەنگدانەوەی هەبوو ئەوە بووە یاخود شتێکی تر بووە؟ خەڵک زیاتر با بڵێن وەکو گەشتیار تەماشا ڤیددیۆکانمان دەکە یان ڕسمەکانمان دەکات گۆمی فێڵاو کە یەکەم جار بڵاومان کردەوە ئێوە بڵاوتان کردەوە ینی خۆی خەڵکی گوند پێدەزانی بەڵام وەکو پرۆفیشنال وەکو ناسراوە ئەمە بڵاومان کردەوە کامپینگمان کردو لەوێ شەوماینەوە بەوەی زۆر خەڵک ناسرا خەڵک زۆر پێی جوان بوو ئەو ڤیددیۆی گۆمی فێڵاو پاش ئەو ڤیددیۆیانە ینی ئێستاوە چەند ساڵ ئەمە دەچینە گۆمی فێڵاو ڕەنگە دەتوانێت بڵێن ناتوان ببینێنەوە لە بەرەوەی شوێنی ئەوەندە خەڵکی لێیە ڕاستە دەنگدانەوەی زۆری هەبوو زۆر گەلی شێرانە لە دهۆک هەمان کات ئەویژەوە هابوو ئەمە یەکەم جار نەمان دەزانین گەلی شێرانە هەیە لە گۆگڵ ماپ تەماشامان دەکرد لە تەلیفۆن تەماشامان دەکرد بچین شوێنێک پیا بکەین ڕووبار وشتی لەبێ بچین مەلوانی بکەین بەهانی کە چوین شۆک بوون ینی کە ڕەنگێکی ئەوها کە ڕەنگێکی زۆر شینی جوانی هەیە کە ڕسمەکانمان بڵاو کردەوە دوسێ هەفتە دیسان چوین دیسان بڵاومان کردووە ئیدی ئێستا بوویتە شوێنێکی گەشتیاری کە زۆر خەڵک بە تایبەتی هەوڵاتیانی عەرەب دەچنەوە شوێنە. بەڵێ ئەیکەواتە ئێستا ئەمە تەواوی ئامانجەکانتان بەدیاتووە بەڵام ئێوە بەردەوامن بۆیە پلان و پرۆژەی داهاتوتان چییە بە میناخان؟ حەزەکەم زیاتر محەممەد باس بکە چکە من لەو ئەخیرانە ینی لەگەڵیان بوویمە ئەوان لە مێژێک کە پلان و پرۆژەیان نابوو حەزەکەم ئەو باس بکە. وەکو گوتم ینی لە بۆمە سیستەمێکەیە پێ دەڵێن ئیکۆسیستەم ینی سیستەمی ژینگەی زۆر شت هەیە کە با بڵێن کە دەبی پاراستنی ئەو شتانە بکەین یەک لەوانە پاراستنی ژینگەیە نەبڕینی دار دوو پاراستنی ئاژەڵەکانە ئەو دوو شتە زۆر گرنگە بوو ئەمە و ئامازمان ئەوەیە کە لە نەوەی نوێ دەست پێ بکەین لە مناڵی نوێ دەست پێ بکەین چونکە مناڵ ئەو مستەقبەل دروست دەکاتن زیاتر هەر لەسەر مناڵیش ئیشمان کردووە وەکو گوتم بەتەمای سینەما بوون چەندان جار لە مەکتەب و لە ڕەوزە و لە دایانگە ئەوانە دارمان بردووە دارمان چاندووە ئەوە یەک لەو پلانانەیە وەکو گوتم چاندنی بەڕووە و پاراستنی مافی ئاژەڵانە ئێستا مخۆم و میناخان ڕووەکین بە هیچ شۆرێک ئاژەڵ و شت ناخۆین چونکە لایمە ئەو تێگەیشتنی سیستەمی ئیکۆ لە دوای ئەوە دەستان پێکرد بەڵێ ئەم نیژ پاش ئەوەی کە دەستم بەشار بوو بۆی کایتر ببنە کەسانێکی ڤیجیتریان بەڵێ ئیتی وەکو گوتم یان ئێستا سروشتی کوردستان داری زۆر کەم لێە پێویستە زۆر دار بچینین چونکە ئێمە چەند ژینگە پارێزین خۆ بژانی خۆمان دەپارێزین یعنی ژینگە چەند لە مەترسی بژانی خۆمان لە مەترسیدایە و چەند مناڵەکانیشمان فێرە ژینگە پارێزی بیتن داهاتوێکی باشترمان هەیە. ڕاستە
زۆر سپاس کاک محەممەد دڵشاد و مینا ئايات کە ئەمڕۆ لەگەڵمان بوون وەکو چالاکوان سپاس بۆی کە میوانداریەکەتان قبول کرد هەمیشە سەرکەوت و سەلامت بن و هەموو شاخە جوانەکانی کوردستانیش هاوڕێ و هاوپشتان بێ هەمیشە سپاس. ئێستا بابەیەکەوە کە شوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین لەگەڵەوەی کە ئەم هەموو گروپە جوان و شاخەوانە هەیە چۆنە بۆ ئەم هەفتەیە ئەتوانن سەردانی بکەن بزانین کە شوهەوە چ ڕەوشێکی بۆ سازکردون. بێگومان هەمیشە لە کۆتایی ساڵدا زۆربەی بابەتەکان دەخرێنە ڕوو یاخود ئامارەکان دەخرێنە ڕوو لە ئاماری تونند و تیژی هەتا دەگاتە ڕووداوەکانی دیکەش کە ئەم ساڵیش 15,000 حاڵەتی تونند و تیژی خێزانی لە عێراق تۆمار کراوە و بەپێی ئاماری بەڕێوەبەرەتی پاراستنی منداڵ و خێزان لە وەزارەتی ناوخۆی عێراق ئەم ساڵ 15,000 حاڵەتی تونند و تیژی خێزانی لە سەرتاسەری وڵات تۆمار کراون و لەو ژمارەیەش 9,000 حاڵەتیان هێرشی پیاوان بووە دژی هاوسەرەکانیان هەروەها هەر لە ماوەی ئەم ساڵدا 227 حاڵەتی خیانەتی هاوسەرگیری لە عێراق تۆمار کراوە. وەزارەتی ناوخۆ هۆکارەکانی تونند و تیژی خێزانی بۆ خراپی باری ئابووری و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان جگەلەوانە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا و ناپاکی هاوسەرگیری گەڕاندۆتەوە. دوای بڵاوکردنەوەی ئەو ئامارانش ڕاستەوخۆ چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی ڕانگەیاند ئامارەکانی وەزارەتی ناوخۆی عێراق دروست نین و حاڵەتەکانی تونند و تیژی خێزانی زۆر لەوە زیاترن. دەژڵێن لە کاتی کارانتین تونند و تیژی زۆر زیادی کردووە و وەزارەتی ناوخۆش هەموو حاڵەتەکان لە خۆ ناگرێت. هەر دووبارە باسیەوە بکەین کە ئەم ساڵ سەرڕایەوەی دۆخەکە بەهۆی کۆرۆنا تەواوی جیهانی گرتەوە نالەباری دروست کرد بەڵام لە کوێستانەکانی بەدلیستی باکووری کوردستان 800 تۆن هەنگوینی ڕەش بەرهەم هێنراوە کە بە شێوەیەکی تەواو سروشتیە
بەبێ زیادکردنی هیچ مادێکی کیمیایی ڕنگ و تامێکی تایبەتی هەیە با ببینین. هەنگاوانەکانی شارۆچکەی هیزانی سەر بە پارێزگای بەدلیسی باکووری کوردستان ئەم ساڵیان توانیان پەرە بە بەرهەمەکانیان بدەن و کۆی بەرهەمی ئەم ساڵی هەنگوین بگەینە 800 تۆن. هەنگاوانەکان بەشێکی زۆر لەو هەنگوینەی ڕوانەی بازاڕەکانی ناوخۆی تورکیا و ئەوروپا دەکەن و بەشێکی دیکەشی لاژەمەکانی خواردن بە تایبەت لاژەمی بەیانیان بەکاردەهێنن. سروشتی ناوچەکە بە چەندین گژوگیا و گوڵگوڵزار بەناو بانگە. ئەوەش خۆراکێکی سەرەکی هەنگەکانە. ئەم ساڵێکی باش بوو. توانیمان 800 تۆن هەنگوین کۆ بکەینەوە. هەنگوینی بەدلیز لە جیهان ناوبانگێکی باشی هەیە. دەمانەوێت هێشتا بەرهەمەکەی زیاتر بکەین. ئەو هەنگوینەی هەنگاوانانی بەدلیسی باکووری کوردستان بەرهەمی دەهێنن لە کەشوهای سازگار و کوێستان و بەرزەیەکانی شارەکەەوە بەرهەم دەهێنرێت. تەواو سروشتێ و هیچ مادەیەکی کیمیایی و شەکری تێ ناکرێت. بۆیە لە بازاڕەکاندا خواستێکی زۆری لەسەر هەیە و بەردەوام داوا دەکرێت. هەرچەند ئەم ساڵ بەرهەمی هەنگوین لە هەستی خواستی هەنگاوانانی باکووری کوردستان نەبوو، بەڵام لەگەڵ ئەوەی دۆخینە لەباری کۆڕۆنا هەموو کار و پیشەیەکی وەستان بەرهەمی هەنگوینی ئەم ساڵی شارۆچکەی هیزانی سەر بە پارێزگای بەدلیسی باکووری کوردستان 800 تۆنی تێپەڕاند و پێشبینی دەکرێت ساڵانی داهاتوو بەرهەمەکە زیاتریش بێت. بەشی زۆری بەرهەمەکەش ڕوانەی بازاڕەکانی جیهان و ئەوروپا دەکرێت. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 141,500 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 171,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 191,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 18,500 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 5,280 دیناری عێراقیە. مسخالێک زێڕی عیار 24 429,000 دیناری عێراقیە و مسخالێک زێڕی عیار 21 375,000 دیناری عێراقیە و مسخالێک زێڕی عیار 18 320,000 دیناری عێراقیە. سەرۆکوەزیرانی بەریتانیا وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە لای زۆربەی زۆری ئێمە وە جیهانیش بۆتە جی پرسیار هەر کاتێک کە ئەو سەرۆکوەزیرانە دەرەکەوێت یاخود لە پرس کۆنفرانسەکانیان بێت یاخود لە هەر لێدوانێکی دابێت ڕاستەوخۆ لە هەر پێگەیە کابین چاومانە چێتە سەر شێوازی یاخود ستایلی قژی کە بۆچی شانەی ناکات. بۆریس جۆنسن کە سەرۆکوەزیرانی بەریتانیا لە زۆرینەی دەرکەوتنەکانیدا تەنانەت لە کۆبوونەوە و دیدارە فەرمیەکانیشدا بە قژی ئالۆز و ئالۆسکاوە دەرەکەوێت وەکەوەی کە قەت قژی شانە نەکات. بەڵام وەڵامی ئەو پرسیارەی دایەوە کە یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی بەریتانیا لی کرد بۆچی لە کاتی گوتاردان گرنگی بە شانەکردنی قژی نادات. ئەویش وتی چونکە یاخود ڕۆژنامەکە پێیوتووە چونکە تۆ ڕووی بەریتانیا پیشان ئەدەی سەرۆکی وڵاتەی بۆریس جۆنسن لە وەڵام داوتێتی قژم تایبەتمەندی خۆی هەیە و دڵنیا دەکەمەوە کە قژم شانەکەم بەردەوام لە ئۆفیسەکەم شانە هەیە وتیشی داوای لێبوردن لە قژمەکەم هەموو هەوڵێک دەدەم کە شانەی بکەم و خزمەتی بکەم. ئەم سەرۆکەی بەریتانیا ئەم سەرۆکوەزیرانی بەریتانیا پێدەچێت تایبەتمەندی زۆری هەبێ نەکەر قژی کە لە دوو ڕۆژی ڕابردوشدا لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی ئەوروپادا بۆین باخێکی تایبەت و سەرنجڕاکێشی بەستە بوو کە ڕەنگەکەی جیاواز بوو وێنەی ماسی لەسەر بوو ئەوەش دووبارە دەنگدانەوەی لێکەوتەوە. دیارە ئەم سەرۆکوەزیرانە بە شێوەیەکی تایبەت بە خۆی ئەژید یاخود بڵێن ئازادە لەوەی کە خۆی بیاوێت چی لە بەرکات چی بپۆشێت و قژیشی چۆن بێت وەکو باسیشمان کرد توێتی کە داوای لێبوردن لە قژمەکەم کە زۆر شانەشیەکەم بەڵام ناوەستێت و نابونجێت ئەوەش تایبەتمەندی خۆی هەیە و بۆتە جێ سەرنجی هەموو جیهانیش کە هەر کاتێک باسی سەرۆکوەزیرانەکەی بەریتانیا بکەین بێگومان شێوە و ستایلی قژیمان بیرەکەوێتەوە. لە کوردەواریدا دەڵێن ئاو ئاگر لە هیچ کەسێک نەبن حازر بەڵام هەردووکیان لە کۆچبەرانی بۆستنە بوونەتە حازر بەداخەوە زیاتر لە 1000 کۆچبەر لە کەمپی لیپا لە بۆستنە بەهۆی بەفر و بارانبارین گیریان خواردووە و ناتوانن سنوورەکان ببڕن لە کاتێکشدا بەهۆی ئاگرکەوتنەوەش
عینە شوێن بەشێکی زۆری کەمپینەکان سوتاوە و ئێستا کۆچبەران لە دۆخێکی سەخت و ژێر سەرمای زستاندان وەک پێویستیش هاوکاریەکانیان بەدەست ناگات. Bi sedan penaxwaz lê kampeke Şewitî lê Bosnyayê Asêmane piştî ku berf bi ser wan de barî û nemakarîn bilvin. Ev kampa Lîpa li Bakurê Rojavayê Bosnyayê ye. Penaxwaz li vir kom bûne û bi betaniyan xwe pêçane. Heftiya borî agirgirtê vê kampê ya nêzîkî sînorên Kroatyayê. Berî jî rexne li ser vê kampê hebûn ji ber rewşa ne mirovî û ne guncav ji bo hewandina penaberan. Destêlata deverê nikarî cihekî nû ji penaberan re peyda bike. Di encam 10,000 kes bê war di sermayê deman û bê pîdiviyên sereke. And we are living like animals. Em weke ajalan dijîn. Ajal jî jiyana wan baştir e. Ez daxwaz ji netewên yekgirtî yan rêxistina koçberiya cîhanî û hemû rêxistinên nehekûmî dikim alîkariya me bikin. Eger ne, em ê bimirin. If they cannot help us. Biryar bû ev penaberbêne veguhestin ji bo dezgeheke girtî lê xelkê deverê razî nebûn û ev penaxwaz di sermayê deman li ser parçeyên kartonan rûdinin. Buna sê roj me çinîne. Nebatanî û ne cihkên xewê. Ev kemp hemû berf e. Eger ji bo çend demijmêrên din beriv bibare di karasatekî ro bide. Em ê bimrîn. Bosnya bûye wêstgeheke sereke ji bo penaxwazan. Lê gelek ji wan asê li wir dimînin bi taybet li Bakur ku li deverên din penaber nayne qebûlkirin bi sedema pirsgirêk û dabeşbûna nijadî li wî welatî. Yekîtiya Ewropayê jî hişyarî da ku bi hezaran penaber dê zistaneke dijwar derbas bikin û daxwaz ji siyasetvanan kir ku nakokiyên xwe bidine alîkî û pirsa penaberan çareser bikin. Îva Umer, Kurdistan 24. بە مەبەستی زیادکردنی توخم و جۆری ئاژەڵە دەگمانەکان دوو پڵنگ ئێمە زیاتر بە هەموو جۆرەکانیڵین پڵنگکە لە جۆری لیۆپاردا لە سویدەوە بە شێوەیەکی تایبەت و بە فڕۆکەیەکی تایبەت نێردرانە مۆسکۆی پایتەختی رووسیا. دوای هێشتنەوەیان لە باخچێکی ئاژەڵان بۆ ڕاهێنانەوەیان دواتر ڕەوانەی ژیانی کێوی ئاژەڵان دەکرێنەوە یاخود ئازاد دەکرێن. ئاژەڵ دۆستانیش ئەم کارە بە هەنگاوێکی گرنگ ناو دەبن چونکە ئەو دوو توخمەی پڵنگ کەمبوونەتۆ لە جیهاندا بەرەو لە ناوچوونە چن بۆیە ئەیانەوێت بیانکەنەوە ناو ژیانی کێوی و لەوێ زیاد بکەن و لە ناو نەچن. بە فڕۆکەیەکی تایبەت و لە ناو سندوقێکی ئامادەکراودا دوو پڵنگی دەگمەن لە باخچەی ئاژەڵانی سویدەوە گوێزرانەوە مۆسکۆ تا دووبارە بخرێنەوە ناو سروشتی کێوی خۆیان. یەکێکیان لە ڕەگەزی مێیە و 8 ساڵە و نێرەکەش 9 ساڵە تا ئەو کاتەی لەگەڵ کەش و هەوای ناوچەکە دەگونجێن لە پارکی نەتەوەی سوچی لە رووسیا دەهێڵدرێنەوە دواتر تێکەڵ بە ژیانی سروش دەکرێن و ئاژەڵ دۆستانیش بە ڕووداوێکی گرنگی دەزانن. ڕووداوێکی زۆر گرنگە بەرنامەکانی ئێمە بۆ گەشەپێدان و زیادکردنی جۆرەکانی ئاژەڵەکەویەکان گەشە دەکات. بە هیوام زوو زیاد بکەن و بتوانن ئازادیان بکەن و بچنەوە ژیانی ئاسایی تایبەت بە خۆیان. سنتەری چاکسازی پێشتر حوت لەو جۆرە پڵنگەی ئازاد کرد بوو لە قەوقاز یان ئەو شوێنەی پێی دەوترێت ناوچەی پارێزراو کە ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی دانیشتوانەکەی کەم دەبێتەوە تا ئاژەڵەکان نیشتەجێ بکەن. دروستکردنی کەشێکی لەبار بۆ ئەم زۆرە ئاژەڵاوە خوێنێکی نوێ دەتوانین بڵێن بە زاوزێکردنیان هێڵێکی بۆ ماوەی نوێ دروست دەبێت. لیۆپارد چوارەمین جۆری خێزانی پشیلەیە و بەشێکە لە پڵنگەکان. درێژی ئەم پڵنگە لە 1 مەتر تا نزیکەی 2 مەتر دەبێت. کلکی 70 تا 95 سانتیمە. کێشی 28 تا 70 کیلۆگرام دەبێت. وەک ئاسایی زۆربەی مێینەکان لە نێرینەکان بچووکترن. لە ناوچەی شاخاوی و دارستانەکاندا دەژین. کاتێک ئەمانەوێت بڕۆینە مەلەوانی بێگومان پێویستمان بە جلێکی تایبەتە بۆ مەلەوانیکردنی خانمان لە ساڵی 1900 لەلایەن خانمێکی مەلەوانی بەناوبانگ کە بە ناوی ئانێت کیلەرمان جلوبەرگێکی تایبەت بە مەلەوانی دروستکراوە سەرەتاش خۆی جلوبەرگەکانی پۆشی و بە شێوەی یەک پارچە بوون کە یەک پارچە بوو
کیلەرمان یەکەم ئافرەت بوو کە لە ساڵی 1905 هەوڵیدا لە ڕێگەی شاشی تەلەڤیزیۆنەکانەوە ئافرەتان فێری مەلەوانی بکات بەڵام ئەو کات ڕێگری لێکرا و دوای ئەوەی لە ساڵی 1970 کەناری ڕێیبەری ویلایەتی ماساچوسێتسی بە مەلەوانی بڕی و ناوبانگێکی گەورەی دەرکرد بەڵام بە بیانووی ئەوەی بە جلوبەرگی تایبەتی مەلەوانیەوە کە خۆی دروستی کردبوو مەلەوانی کردووە بە ناپاکی تاوانبارکرا. سەرڕای ئەوەی ناوبانگەکەی لە دیزاینکردنی جلوبەرگی یەکپارچەیی مەلەکردندا زیادی کرد هاوکات کیلەرمان هەوادارانی سەرسام کرد بە بەردەوام بڕینی کەناراوە ئاویەکان و چێژی ئەو چێژەی کە لە مەلەکردن هەروەها وەری ئەگرت بۆ قوبولکردن و نرخاندنی ڕەگەزی مێ بە ئازایەتیەوە. جگەلەوەی مەلەوانێکی ناوداری جیهانی بوو کیلەرمان ئەکتەرێکی بە تواناش بوو کە لە ساڵی 1916 لە یەکەم بەرهەمی ملیۆن دۆلاریدا وەک ئەستێرەی هۆلیوود دەرکەوت. ژاک ئالفەقێ خۆشنا و ڕاهێنەرێکی بواری وەرزشیە و لە سوید دەژی چەند وەرزشێکی تایبەتی بە ئازاری قاچەکان بۆ بینەرانی پرۆگرامی و ڕۆژباش خستۆتە ڕوو. بینەران دەتوانن بە شێوەیەکی سادە و بەبێ ئەوەی پێویست بە ئامێری وەرزشی بکەن لە ماڵەوە دووبارەی بکەنەوە و سوودی لێ ببینن و بابەیەکەوە ببینین. ڕۆژ باش ڕاهێنانی ئەمڕۆ سێکولەکە. ئەم ڕاهێنانە زۆر باشە گە لە ماڵەوە بیکەی کە ناتوانین بچی بۆ ژیم کە خاستان کۆڕۆناکە پێیا بووە بۆ لە جوانکردن یان بۆ سەحیەتی خۆت. ئەوە دەست پێکەین پێ ئەجنۆ شان ڕاست بێ نەفەسە کێشیت سکیشت ئەبێی ژوورەوە ئەچی بۆ خوارەوە ئەجنۆ دەستتەکی بۆ خوارەوە ئەی یان ئەتوانی بە ئەجنۆکەت پێ بۆ خوارەوە پوشەپس بیکەیت ئەچی بۆ سەرەوە. ئەمانە سێ جاران 30 سانیە. ئی دووەم ئەپەڕیت ئەوێ بۆ دواوە ئەپەڕیت ئەو دێ بۆ دواوە. ئی سێوەمین لانجس لاقت بێ پێشەوە ئەجنۆ لاق وشان یەک ڕاست بێ ئەی بۆ خوارەوە سەرەوە خوارەوە سەر و نەفەش بکێشە. وای گۆڕیت. ئاخی جان ئەچی بۆ خوارەوە دانیشیت ئەگە حەزەکەی قاچەکانت تێخێ بە یەکەوە دەستەکانت یەکەی بە یەکەوە. ئەوە پێڵەن ڕەشن تویست ساید تو ساید ساید دوو جاران 25 یان ئەگەمە زەحمەت بێ ئەتوانی قاچەکان لە خوارەوە داینەی لە عەرزەوە. ئەوە بۆ هەموو مایچەکانی سک باشە. پاش دوو جاران 25 قاچەکان تێ بەسەرەوە دەستەکان پشتی داێنەی دانە دانە و نەفەسە کێشیت. ئەوە بۆ ژێرەوەی زگە. سێ جاران 12 بۆ ئەم ژێری زگ. ئاخەرین ئەوە کێشیت دەستەکانت لە پشتەوە دائەنیت یەک قاچ هەرزەکە ڕای ئەکێشیت و دەستت بەخێیە قاچێکی تر. دوو جاران 15 وەی گۆڕ.
ساهلانی ئەمڕۆ بەس بۆ لە شنگەرمکردن بوو کە مایچەکانمان ڕق نەبن. کاتێکی خۆش. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان.